سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچمە لای ناونیشانەکان. وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان هاوکاری هاوپەیمانان بۆ مانگی حەوت دابەش دەکەن. هاوکات پرسی موچە و نەوتی هەرێم خرایە سەر مێزی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. خواستی جیهان بۆ زی و لە زیادبووندایە لە هەرێمی کوردستانیش خواست لەسەر و کانزایە بەرز بۆتەوە بە دەر لە بەکارهێنانی وەک خشڵ بە قاڵبیش دەکردرێت. لا سلێمانی بەرەمێنانی کارەبا لە ڕێی وزەی خۆرەوە لە بەرزبوونەوەدایە ژمارەیە و بەشداربووانەی پشت بە وزەی خۆر دەبەسن 100% بەرز بۆتەوە. لە ئێستادا لە عێراق 22 ملیۆن درەختی خورما هەن. وەزارەتی کوشت و کاڵیش دەڵێت دەیانەوێت وڵاتەکە بکەنەوە بە پێشەنگی جیهان لە خورمادا. دووبارە سڵاوتان لێبێت با باسێک لە موچە بکەین. وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان هاوکاری هاوپەیمانان بۆ مانگی حەوت دابەش دەکەن. وەزارەتەکە لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بەوە کردووە ئەمڕۆ هاوکاری دارایی هاوپەیمانان بۆ مانگی حەوت خراوەتە سەر ژماری وەزارەتی پێشمەرگە دوای ئەنجامدانی ڕێکارەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی بودجە و بەرنامەکان لە ڕۆژی شەممە حەوتی مانگ ئەو هاوکاریە دابەش دەکرێت. ئەوەشی خستۆتە ڕوو سەرجەم هاوکاریەکانی هاوپەیمانان لە ڕێی سیستمی بانکیەوە بەسەر ئەفسەر و پلەدار و پێشمەرگەکاندا دابەش دەکەن. دابەشکردنی هاوکاری هاوپەیمانان بەسەر پێشمەرگە لە کاتێکدایە. موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی موچەی مانگەکانی 6 و 7 بە گوێرەی و زانیاریانەی لە سەرچاوێکی باڵا لە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق با کورسات نیوز درراوە بابەتی موچە و ناردەکردنەوەی نەوتی هەرێم خراوەتە نێو کارنامەی دانیشتنەکە و لا کۆتابڕگەی دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق قسەی لەسەر دەکرێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەبارەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق و پرسی موچە و نەوتی هەرێمی کوردستان دەچمە بەغداد. محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کورسات نیوزم لەگەڵدایە. محەممەد سڵاو لێبێت زانیاریەکان لەبارەی کۆبوونەوەکە و پرسی موچە و نەوتی هەرێمی کوردستان چین؟ پشتیوانم کاتت باش دیارە کۆبنەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق نزیکەی 4 سەعاتی خایاندووە و کەمێ بەر لە ئێستا کۆبنەوەکە تەواو بووە هەرچەندە لە کارنامەی دانیشتەکەی ئەمڕۆی کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە هیچ شێوەیەک نە لە کارنامەکە لە نە پاشکۆی کارنامەکەش بە هیچ شێوەیەک باسی پرسی موچە هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان نەکرابوو. بەڵام لە دوایین ساتەکان کە چوونەتە نێو دانیشتەکەەوە سوودانی ینی خۆی داوای کردووەکەوە پرسی موچە هەرێمی کوردستان و هەروە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش ببردرێتە نێو دانیشتنەکەەوە قسەی لەسەر بکرێت و دوایین بڕگە دانراوە. دیارە کۆبنەوەکە کەمێک لەمەوە بەرکۆتایی هاتووە. دوایین بڕگەی دانیشتەکە تەرخان کراوە بۆ پرسی موچە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تێیدا لە نێو دانیشتەکەدا 4 وەزیر قسەیان کردووە سەبارەت بەم دوو پرسە کە بریتی بوونە لە دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق وەروە دکتۆر خالد شوانی وەزیری دادی عێراق هەروە لە حکوومەتی عێراقیشە بە هەمان شێوە بڵێن طەیف سامی وەزیری دارایی عێراق و حەیان عەبدولغەنی وەزیری نەوت. تێیدا حەیان عەبدولغەنی کە یەکەم کەسی قسەکەرەکان بۆ ئەوەی ڕاگەیاندووە بە سوودانی کە لە ئێستادا بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 130,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و داوای کردووە کەوا ئەم بڕەنەوتە وەربگیرێت و لە ئاستێکی باشدایە و توێتی هەرچەندە ئێمە لە ئێستادەکەوە ئاستی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان 130,000 50,000 بۆ حکوومەتی هەرێم دەبێت بۆ پێداویستی ناوخۆ 80,000 بۆ حکوومەتی عێراق دەبێت پێم باشە وەری بگرین. ئەمە وەزیری نەوتی عێراق ئاوای وتووە لە کۆبنەوەکە. لە هەمان کادا دکتۆر خالد شوانی باسی لەوە کردووەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان جددیە و 120 میلیاردشی ئامادە کردووە بۆ ڕادەستکردنی یاخود بۆ ڕەوانەکردنی بۆ حکوومەتی بەغدا تاکو موچەی مانگی 6 پێ خەرج بکات. لە بەرامبەردا محەممەد شیاح سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوەکەوە کارەکانی لیژنە هاوبەشەکان کەوا سێ لیژنەی هاوبەش پێکێنراوە چی لە نەوت چی لە
داهاتی نانەوتێروا بە بانکی کردن هەرچەنە وەزیری نەوت کە ئەوەی ڕاگەاندووە لیژنەکەیان سەردانی یارەمی کوردستانی کردووە سەردانی بیری نەوتەکانی کردووە ئەو ئاماژەی بۆ کردووەکەوا بەشێک لە بیری نەوتیەکان زیانی بەرکەوتووە لە ئاکامی هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و هەندێکیشی هەندێک لە بیری نەوتەکانی زیانی بەر نەکەوتووە ئەمە قسەی وەزیری نەوتەکە لە کۆبنەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی کردووە و سوودانی داوای کردووە کەوا کارەکانی لیژنە هاوبەشیەکان کەوان لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە بۆ هەفتەیەکی دیکە درێژ بکاتەوە هەرچەنە کارەکانیان ڕۆژی یەکشەممە چەند ڕۆژێک لەمەوە بەرکۆتای پات بەڵام سوودانی بڕیاریدا بە درێژکردنەوەی کارەکانی لیژنەکە بەڵام بەو مەرجەی کە بێت لە هەفتەی داهاتوودا ئەبێ قۆناغێکی زۆر باش چوبوونێ پێشەوە یان چوبێتنە پێشەوە هەردوو لە چی لە گفتوگۆکان چی لە لێک تێگەیشتنەکان و سوودانی ئەوەشی ڕاگەاندووە کەوا لە هەفتەی داهاتووەوە ئەو کاتێکەوە راپۆرتی لیژنەوە بەشەکانی بۆ بەرز دەکرێتەوە ئەو کات بڕیار لەسەر خەرجکردنی موچە دەدات بەڵام پشتیوان ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەو سەرچاو باڵایی نێو کۆبنەوەکە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بە منی ڕاگەاندە و باسی لەوە کرد کە گرفتی سەرێکی لە نێوان جێبەجێنێکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا ئەوەیە کەوا تا ئێستا بڵێن ئەم ڕێکەوتنە لە چوارچەوەی سیستمێکی نوێیە و تەنانەت خاڵچوانی وەزیریداد ئەمە وتووەکەوە ئەم سیستمە بەلای حکوومەت هەرێمی کوردستانەوە نوێیە بە تایبەتی حکوومەت هەرێمی کوردستان پێشتر ئامادەکاری نەکردووە لە ڕووی جیاکردنەوەی سیاسەتی ئیدارەدانی دارایی خۆی وەکو ئیدارەدانی بۆ دارایی ناوخۆر و سیادی حاکیمە هەرێم ئەمەی نییە بۆی خاڵچوانی داوای کردووە لە کۆبنەوەکە داوا کراوەکەوە یعنی هیچ نەبێ مەجالێک بدرێ بە هەرێم بۆی تو بتوانێت خۆی ڕێک بخاتەوە ئەو سیاسەتە جێبەجێ بکات چونکە ئەم سیاسەتە بەلای حکوومەت هەرێمی کوردستانەوە نوێیە و شتێکی تازەیە پێشتر کاری لەسەر نەکردووە بۆیە سوودانی بڕیاری داوەکە بۆ هەفتەیەکی دیکە کارەکانی لیژنەوە بەشەکان درێژ بکاتەوە و بەو مەرجەیە ئەبێت قۆناغێکی باشیان بڕی بێت هەردوو لە هەرێم و بەغدا و ئەبێ راپۆرتی خۆیانیش بەرزکەنەوە ئەو کات بڵێن بڕیار لەسەر خەرجکردنی موچە دەدرێت و تەیف سامیش وەزیری دارایی عێراقە لە کۆبنەوەکەدا چوارەم قسەکەری کۆبنەوەکە بووە باسی لەوە کردوکەوە لیژنەکانی لە گفتوگۆدایە و چاوەڕێی هەرێم دەکات بۆی بێتە پێشەوە یعنی لیژناوە بەشەکانیان کۆ ببنەوە و باسی لەوەش کرد ئەوەی گرنگەکەوە لێک تێگەیشتن دروست بکرێت و ئاماژەی بۆش کرد کە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان هەرچی زووە بڕی 120 میلیارد دینار وەکو داهاتی نانەوتی بۆ مانگی 6 ڕەوانەی بەغدا بکات. بەڵێ محەممەد هەڵبەت زانیاری نێو کۆبنەوەکان بە وردیە زانی چونکە باشە زانی کێ یەکەم کەس قسەی کردووە کێ چوارەم کەس قسەی کردووە هەڵبەتە گەیشتووی بەو زانیاریانش تا چەند موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا گوێت لێمە بەڵێ تا چەند هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان دڵخۆش بن بەوەی کە هەفتەی داهاتوو هەواڵی خۆشیان پێدەدەی لەبارەی موچەوە ئەوەی لە کۆبنەوەکاندا تۆ بیستوتە پشتیوان ئەو سەرچاو باڵایی کە لە بەشدار بۆ لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیران یعنی بە دروست ئەو قسەی بە منوتکەوە سوودانی ئەمە قسەی سوودانیە بۆ منی باس کردووە ئەو توێتی سوودانی توێتی ئێمە گەشت بینین چونکە هەردوو لانیەتێکی جدیانەیە چی حکوومەتی بەغدا حکوومەتی اتحادی چی حکوومەتی هەرێمیش و چاوەڕێیەکەی لیژنەهاو بەشەکان هەرچی زووە کارەکانیان تەواو بکرێت هەرچەنە یعنی پێشتریش ئاماژەمان پێکرده بوو لە ڕۆژانی ڕابردوودا کەوا حکوومەت هەرێمی کوردستان لە هەوڵدایە بۆی یعنی هەم حکوومەتی اتحادی و هەم سەرۆکوەزیرانی عێراق قەنەعەت بێنێت کەوا هەندێک کاری لیژنەهاو بەشەکان کاری وردن و پێناچێت بە هەفتە و دوو هەفتە کۆتاییان پێ بێت ڕەنگە مانگ دوو مانگی پێویست بێ ئەم تەفاهمش گەیاندراوەتە لای سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هەر بۆی ئەمڕۆ توێتی یعنی مەرج نییە بۆ هەفتەی داهاتوو کارەکانتان تەواو بکەن بەڵام گرنگەوەی قۆناغێکی باشتان بڕی بێ لە لێک تێگەیشتنەکان لەو خاڵانەیەکەوە گرفتن بوونەتە بربەست گرنگەوەی کەناڵی لێک تێگەیشتن دروست بێت وە گرنگەوەیە کەوا بۆ هەفتەی داهاتوو راپۆرتی خۆتان بەرزەوە کرد بزانم چیتان کردووە بزانم یعنی بەرهەمی کۆبنەوەکانتان چی بووە ئەنجامەکەی چی بووە ئەو کات لە هەفتەی داهاتوو ئەتوانین بڵێن بڕیار لەسەر موچە دەدرێن بەڵام ئەوەی گرنگە یعنی نیەتێکی جدی هەیە بەڵام ئەو سەرچاوی کە ینی قسەم لەگەڵی کرد پشتیوان باسی لەوە کرد کە هەرچی زووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی 120 میلیارەکە ڕەوانە بکات لەبەر دوو هۆکار یەک بۆی متمانەیەک دروست بکاتەوە هەم بۆ نیازپاکیەکیش کەوا حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی ڕێکەوتنەکە جێبەجێ بکات و کارەکانی لیژنەکانیش هەڵبەتە کاتە هەفتەی داهاتوو ئەو کات ئەگەر راپۆرتی خۆیان بەرزەوکەن و ئەنجامی هەبێت و بەرهەمی باشی هەبێت وەکو سوودانی وتێتی قۆناغێکی باشیان بڕی بێت بێگومان بڕیار لەسەر خەرجکردنی موچە دەرێتێت. سپاس بۆ محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کورسات نیوز لە بەغداد.
با باسێک لە موچەی کرێکاران بکەین لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان. بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی نووسراوێکی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی بڵاو کردوەوە باسی لەوە کردووە کە ئەو نووسراوە یاخود ئەو ڕەزامەندیە دەستکەوتێکی گەورەیە بۆ کرێکارانی هەرێمی کوردستان. بۆچی؟ لەبەرەوەی لە ناوەڕۆکی ڕەزامەندیەکەدا باز لەوە کراوە کە لەمە دوا لە هەرێمی کوردستانە بێت کەمترین موچەی یاخود کەمترین کرێکاری ناکارامە 450,000 دیناری مانگانە بێت و وردیشی کردوتەوە بازەوە دەکات کە کەواتە ڕۆژانە دەبێت کرێکارێک کە کار دەکات 15,000 کەمتر نەبێت کرێی ڕۆژانەکەی واتە بە مانگەکە 450,000 بێت. کرێکاری ناکارامە بەو کرێکارانە وترێکە هیچ پسپۆڕی شارەزایی یا بڕوانامەیەکی پێویست نییە کارەکەیان تەنها وەکو کرێکارێکی ئاسایی وەکو دەستێکی کار دەکەن چ لە پرۆژەیەک بێ کۆمپانیایەک بێ یا بازارێک بێ یا هەر شوێنێکی تر. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە باسی لەوە کردووە ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە لەمە دووە کرێکاران لە هەرێمی کوردستان کەمترین موچەیان 450,000 دیناری مانگانە دەبێت. باباسێک لە کۆمپانیایی سۆمۆ بکەین. بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ هەندێک قسەی کردووە لە چاوپێکەوتنیەکدا کە وردەکارەکەیتان پێ دەڵێم. کۆمپانیایی بە بازارکردنی نەوتی عێراق کە کۆمپانیای سۆمۆیە دڵنیایی لەوە داوە کە ئەو نەوتەی هەناردە دەکرێت تەنها نەوتی عێراق و هیچ جۆرە نەوتێکی تری تێکەڵ ناکرێت. بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ لە وەڵامی ئەو تۆمەتانەی ڕوبەڕووی کۆمپانیەکەیان کرابەوە کە نەوتی عێراق بە قاچاق دەفرۆشێت و ڕێگە بە نەوتی ئێران دەدرێت کە لە ڕێگەی عێراقەوە نەوتە سزا دراوەکانی ساخ بکاتەوە باسی لەوە کردووە لە ڕێگەی کۆمپانیایەکی فەڕەنسی و ئەمریکی وردبینی بۆ پرۆسەی گواستنەوە و هەناردەی نەوتی عێراق دەکرێت لە بەرەمێنانەوە تا گەیشتن بە ئاوەنێ و دەوڵەتیەکان. باسی لە نەوتی هەرێمیش کردووە سەبارەت بە نەوتی هەرێم بەڕێوەبەری سۆمۆ ئەڵێت هیچ بڕە نەوتێکیان ڕادەست نەکراوە لەلایەن هەرێمی کوردستانەوە بەڵام تەواوی ڕێکارەکانیان تەواو کردووە و ئامادەن بۆ ئەوەی دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بکەن. کۆمپانیایی بە بازارکردنی نەوتی عێراق ڕێوشوێنی تون دەگرێتە بەر بۆ دڵنیابوونەوە لەوەی بە قاچاقبردننی نەوت ئەنجام نەدرێت. لە ڕێگەی نووسراوێکەوە کە بەڕێوەبەری گشتی سۆمۆ پشتڕاستی کردوێتەوە داوا لە دەستگا ئەمنیەکان و دەستەی گشتی بەندەر و گواستنەوەی دەریایی عێراق کراوە پشکنین بۆ هەر بار هەڵگر و گوێزەرەوەیەکی نەوت بکرێت کە گومانیان لێ هەبێت. کۆمپانیایی بە بازارکردنی نەوت دەڵێت ئەوەی کردومانە کارێکی ڕۆتینیە و لە ساڵانی ڕابردوو ئەنجام دراوە بۆ ڕێگری لە بەهدەردانی سامانی گشتی قاچاقچێتی نەوت هاوکات. عەلی نزار بەڕێوەبەری سۆمۆ دڵنیایی دەدالەوەی کۆگاکانیان تەنها نەوتی خاوی عێراقیان تێدایە و بە وردی چاودێری قۆناغ بە قۆناغی پرۆسەی گواستنەوەی نەوت دەکەین. لغرض معرفة مسارات هذه الناقلات ومعرفة ما هي الناقلات التي دخلت وأي ناقلات تخرج بعد تحميلها المنتج. لە چاودێری گواستنەوەی ناوخۆی تا بەڕێکردنی لە ڕێگەی نەوت گوێزەرەوەکانەوە لەلایەن کۆمپانیایەکی فەڕەنسی وردبینی دەکرێت پاشان بە راپۆرتێک دەدرێتە لایەنی ئەمریکی و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق. هەروەها لەلایەن کۆمپانیای کێپڵەری ئەمریکیەوە بە وردی چاودێری نەوت گوێزەرەوەکان لە ئاوە هەرێمی و نێودەوڵەتیەکان دەکرێت و تەنها نەوتی عێراق دەگوازنەوە و هیچ نەوتێکی تری تێکەڵ ناکرێت. لە چاوپێکەوتنەکەی لەگەڵ کەناڵی فەرمی حکوومەتی عێراق بەڕێوەبەری سۆمۆ ئاشکرای دەکات هەر کۆمپانیایەک سزا بدرێت بە زووی لەلایەن دامەزراوەکانی نەوتی عێراق دوور دەخرێتەوە و کاری لەگەڵ ناکرێت و لە سنووری عێراق دەردەکرێت. قانون الموازنة يذكر أن الرقم أو الكمية التي تسلم يجب أن لا تقل عن 400,000 برميل باليوم. سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان عەلی نزار بەڕێوەبەری کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق دەڵێت هیچ بڕە نەوتێکی هەرێمیان وەرنەگرتووە کە بە پێی یاسای بودجە پێویستە لە بەندەری جەیهان 400,000 بەرمیل نەوت وەربگیرێت. سەبارەت بۆ ژمارانەی ئێستا ڕێکەوتنی لەسەر کراوە بەڕێوەبەری سۆمۆ ئاشکرای دەکات ئەوە ژماری سەرەتاییە و لەگەڵ دەستپێکردنی هەناردا پێویستە وردە ئاستی بەرهەمهێنان بەرز بکرێتەوە بۆ ئاستی دیاریکراوە بە پێی بودجەی 3 ساڵی. سۆمۆ کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراقە و بەرپرسی یەکەمە لە هەناردەی 3.4 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە و ماوەیە کە بە ناڕاستەوخۆ تۆمەتبار دەکرێت بە هاوکاریکردن و گواستنەوەی فرۆشتنی نەوتی ئێران کە لەلایەن ئەمریکاوە ڕوبەڕووی سزا بۆتەوە مەترسی لەسەر کارەکانی دروست بووە.
ئێستاش کاتی بەهای دراو و نرخە جیهانیەکانە سەرەتا دەچینە لای بەهای دراوەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. $100 ئەمڕۆ لە مامەڵەکاندا بەرز بووە بەرامبەرە بە 140,000 دیناری عێراقی بەراورد بە مامەڵەکانی دوێنێ و کاتی داخستنی بازار لە دوێنێدا دەبینین بەهای دۆلار بەرامبەر بە دینار بەرز بۆ تۆ بەرزبوونەوەکە زۆر نییە بەڵام هاتۆتە خانەی 140,000 دینارەوە سەبارەت بە پاوەند 100 پاونی بەریتانی بەرامبەرە بە 182,000 دیناری عێراقی و 100 یۆرۆش بەرامبەرە بە 161,000 دیناری عێراقی سەبارەت بە تمەن $100 بەرامبەرە بە 9,375,000 تمەن واروها 1 ملیۆن لیرەی سووریش بەرامبەرە بە 136,750 دینار 100 لیرەی تورکیش بەرامبەرە بە 3,440 دیناری عێراقی. دەچمە لای کانزا زەردەکە نرخی زێرتان پێ دەڵێم ئۆنسەیەک زێر لە مامەڵەکانی ئەمڕۆدا تا ڕادەیەک وەکو نزیکە لە نرخەکانی دوێنێەوە بەرامبەرە بە $3,368 بەم نرخەش 1 کیلۆگرامی بەرامبەرە بە $8,314 و 1 لیرەی زێڕش $714 دەکات واروها یەک مسقال زێڕی عیارە 21 لە بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستان 665,000 دیناری عێراقیە سەبارەت بە زیو یەک ئۆنسە زیو کە دواتر میوانیشمە بێت گفتوگۆ لەباری زیوەوە دەکەم بەرامبەرە بە $37.49 با نرخی وزەی گیانتان پێ بڵم نەوت و غازی سروشتی یەک بەرمیل نەوتی برێنت بە $67.80 ئەم هەفتەیەکی باش نەبووە دەستپێکێکی باش نەبووە بۆ نرخی نەوت تا ڕادەیەک دابەزیەوە بەراورد بە هەفتەی ڕابردوو و ڕۆژاوی تێکساس کە گرێبەستی ئەمریکیە یەک بەرمیلی بەرامبەرە بە $65.25 و گازی سروشتیش بە هەمان شێوە ڕووی لە دابەزینە 1 ملیۆنەکەی گەرمۆکەی کە 28 مەترەکە بەرامبەرە بە $2.99 بۆ ئەوەی بچینە گۆڕانکاریەکان لە بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان دەچمە هەولێر قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز لە هەولێر وەردەگرم قارەمان سڵاو لێبێ گۆڕانکاریەکان لە ناوخۆی بازاڕی دراوی هەولێر چۆنن پشتیوانەوە کاتت باش ئەنی بەدڵنیاییەوە گۆڕانکاریانەی کە لە بازاڕی دراو هەیە ینی کاریگەریە سیاسیەکانی ناوخۆی عراق و بەشێک لە وڵاتانی دراوسێ ئەمانە کاریگەریان لەسەرەوە دەبێت کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار و ئەو دراوانەی کە لە وڵاتانی دراوسش بە هەمان شێوە ئاڵوگۆڕ و مامەڵی پێوە دەکرێت و گۆڕانکاری بەسەردابێتن من میوانێکم لایە کەیفی خۆشنا و دەبێژی بۆرسەی هەولێر تا کەیفی و کاتت باش دەبینین ئەمڕۆ کەمێک دینار دابەزینی بەخۆوە بینی ینی تا چەند کاریگەری هەبوو لەسەر بازار بە تایبەتەوەی کە مامەڵی کردن و فۆشتی پێ دەکات بەخێر بێن بەخۆی بازار تۆزێک سیستە چکە لەبەرەوە بێموچەی و بۆوانە تۆزێک دوکاندارەکانیش وەکو جاران نایەن دۆلار بکڕن و یاخود بازرگانەکان بین دۆلار بکڕنەوە لەبەرەوەی تۆزێک دۆلاریش یان لەبەرەوەی بەرز بەوە لەبەر ئەو یاسایی بودجێ حزب الشعبی ینی لەبەرەوەی حزب الشعبی دەیانویستن ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێتن لەلایەن سوودانیەوە بەڵام ئەمریکا ڕێگر دەبێتن ئەمریکا ینی بەرامبەری بە سوودانی ناقای لە بەرامبەری بە ئەو بودجەی بۆی ینی بۆی دا ئەگەر بۆ بودجەکەی ئەساکە تێپەڕیتن لەوانی ئەمریکا سزای ئابووری سەر عراق بداتن ئەجە لەبەرەوەی ینی سوودانی کەوتە مابەنی دوو بەرداشان نازانی نەدڵی ئەمریکای ڕازی کاتن نەدڵی ینی حزب الشعبی ڕازی کاتن ئەجە لەو مابەینەی تووشی گرفت بڕەوە لەوانەیە پەرلەمان دانیشتن پەرلەمان تووشی شێواو دەبی لەوانەیە بایکۆت بکرێت لە پەرلەمان لەوانەیە هەر شتێکی نەخوازە ڕووداتن لە عراق چکە ئەوە یاسایەکی گرینگە لۆ حزب الشعبی دەیانوێتن جێبەجێ بکردن ئەمریکاش پێخۆش نییە جێبەجێ بکرێتن ئەمریکا داوای لە سوودانی کردیا حزب الشعبی هەڵوەشێ بدرێتەوە نەوەک بودجێ بۆ دابین بکرێتن بەڵام ینی حزب الشعبی داوا لە سوودانی دەکات بەتوندی داوا لە سوودانی دەکاتن بە زودی کات ینی ئەو بودجێ یاسای حزب الشعبی بان بۆ جێبەجێ بکرێتن ئەوش شتێکی خراپ بەڕاستی بۆ عراق لەوانی عراق تووشی گرفتی گەورە بیتن ئەگەر جێبەجێ بکرێت باز لە دراوەکانی وەکو تمەن و لیرە پێنێسە لە بازاڕەکان نرخەکانیان بە شێوەیە کە هیچ ئاڵوگۆڕ یاخود هیچ لە ینی جۆرێک لە جیاوازی بەخۆوە بینی وە بەتابەت بەڵێ ئەو لێدوانانی بەرامبەری بە تومەن ینی لێدوانە تەمەشا دەکەین لێدوانی ئەمریکا و
ئیسرائیل و ئێران وانە لێدوانی بەرامبەرێک تون دەکەن ڕۆژ بە ڕۆژ تومەن لە دابەزین دەبیتەوە یانی ئێستا ئەوڕۆ تومەن چەند ڕۆژە بە 8 میلیۆن ویستە بوویتە 9 میلیۆن و 300 هزار بە حواڵە بە نەقدێکەش بە 9 میلیۆنە ینی تقریبا نیشتی میلیۆنێک میلیۆن و 100 هزاری فەرقی کردووە دەگەر هەفتەکەی دیکە یعنی هەفتەکەی دیکە تقریبا 8 میلیۆن و 100 بوو 8 میلیۆن ویستا بوویتە 9 میلیۆن و 200 و 300 ئەوەش زەررە بۆ ئێران یعنی ئەوەش ڕۆژانە هەم ئێران لێدوانی بەرامبەری ئەمریکای خراپداتن هەم ئەمریکاش لێدوانی بەرامبەری ئێران چکە لە سیویەکی هەشت ئاخیر کۆبوونەوەی لەگەر ئێران ئایا دێتە بەرباری ئەمریکای نەتەوێ گرتوەکان واز لە یۆرانی و مۆشتودەینی ئەگەر واز لێ بینیتن لەوانێت تومەن بەرز بیتەوە بەڵام ئەگەر وازی نینتن لەوانێت دووبارە تووشی ئێران و ئەمریکاوانت تووشی شەڕ و ئاژاو ببنەوە ینی دوای پرسیار و سەبارەت بە بازاڕەکانی ناوخۆی کوردستان ینی ئەو بەرز بوونەوە نزم بوونەوە کاریگەری لەسەرەوە هەبوو کە کڕین و فرۆشتن بەتایبەت ئەوانەی کە دۆلار دەکڕن یاخود پێشتر تومەن و لیرەیان دەکرێت کاریگەری هەبێتن بەڵێ کاریگەری دەبیتن بەڵام ئێستا باوەکو پێم گوتی بازار تۆزەی سیستەم و چەندە لەبەرەوە ئێستا ئەگەر ئەو گرژیە مابینی حەزبی شعبی و ئەمریکا و عێراق و سوودانیوانە لە ڕێەیە ئەگەر هەر شتێکی ینی ئەگەر دینار هەبا ئێستا وەرقە لەوانێ بە 35 باە بە 135 زاری باە بەڵام ئێستا دینار نیە لەبەری تۆزی بازار سستا دینار لە بازاری کەمە لەبەرەوەی لەو سیرانە ڕاوەسە 140وانە هەفتەکە دیگە بە 150 و نیشتی 1000 و ڕبعێک ینی دینار باکەی خۆی لەدەست داوە ئەو جاگەر باکە خۆی لەدەست لەوانی ئەگەر ژگرژی زیاتر ڕووبداتن لەوانەی دیسان خەڵکە دیسان ڕوتێ بکاتەوەی دیناری هەیە دیسان بکاتەوە دۆلار لە ترسیەوەی ئەمریکا دیسان لە حەزبی شعبی نەداتن یاخود سوودانی تووشی گرفت نەبیتن هەر شتێکی نەخوازە ڕوو لە عراق ڕوو بداتن دۆلار ڕوو لە بەرزبوونەوە دەکات بەخێر چاوە پشتیوان کەیفی پۆشنا و وتەبێژی بۆرسەی هەولێر باسی کرد ینی کاریگەریەکانی بەتایبەت گژەکانی ناخۆی عراق کاریگەری لەسەرەوە هەبووە کە بەهای دینار بەهاکەی لەدەست بدا ینی لە هەما کاتدا بەشێک لە ڕێکارەکانی بانکی ناوەندی و پەیوەندیە توند و تۆڵەکانی نێوان ئەمریکا و عراقیش ئەمانش کاریگەری دەبێت لەسەرەوەی کەوا بەهای دینار جارێکتر بەرزبوونەوە بەخۆ بینێ بەڵام ئەمڕۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار کەمێک دابەزینی بەخۆی بینی بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو. قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ میوانەکەت. دەچینە لای بابەتی زیو کە کانزایەکی دڵخوازە هاوشێوەی زێر نابێت لە ڕووی باوە بەس لە ڕووی خواستەوە خواستێکی زۆری لەسەر ساڵی 2024 بە بەهای زیاتر لە 34 میلیۆن و 900 هزار دلار زیو لە جیهاندا هەناردە کراوە کە نزیکەی نیوەی ئەو هەناردەیە لەلایەن وڵاتانی ئاسیاوە بووە. زیو یەکێکە لەو کانزا گرانبەهانی کە جگە لە بەکارهێنان لە دروستکردنی خشڵ بۆ جوانکاری ڕۆڵێکی گرنگیشی هەیە لە پیشەسازی پێشکەوت و سەردەمیدا لەوانە لە دروستکردنی سۆلار پانێڵەکان ئامێرە پزیشکیەکان باتریەکان و تەکنەلۆژیای نوێ ئەمەش بە شێوەیەکی زۆر فراوان لەم کەرتەدا بەکاردەهێنرێت لەم ساڵانی دواییدا لەگەڵ پەرسەندنی وزە خاوێنەکان و تەکنەلۆژیای سەوز خواست بۆ زیویش بەرز بوونەوەی بەخۆی بینیەوە هەروەها ناسەقامگیری ئابووری و بازرگانی لە جیهاندا زیوی کردووە بە کانزایەکی گرنگ بۆ وەبەرهێنان. بە خێرایی هەندێک داتاتان لەبارەی زیوەوە پێ دەڵێم و دواتریش میوانێکم دەبێ گفتوگۆ لەبارەی دۆخی بازاڕی زیو دەکەین لە هەرێمی کوردستان. سەبارەت بە هەناردەی زیو لە جیهاندا کە زیاتر لە نیوەی لە وڵاتانی ئاسیاوەیە زیو لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ دەبینین بەرزترین نرخی تۆمار کردووە لە 13 ساڵی ڕابردوودا کە 37 دۆلار و ئەمە تێکڕای نرخەکەیەتی بەڵام بەرزترینیشی لە ئاستی ساڵی ڕابردوودا بەخۆوە بینی بەرزبوونەوەکەشی 28% بووە بەراورد بە ماوەکانی پێشووی خۆی. گەورەترین یەدەگی زیو لە وڵاتاندا بەم جۆرەیە کە لە پیرۆ 110,000 تۆن هەیە کە 17.5% جیهان دەکا. ئوسترالیا بە هەمان شێوە هەندێک لەم داتایانە ڕەنگە داتای یەک دانراون بەڵام دوو لە سەرسەی یەدەگی جیهان لای رووسیا، پیرۆ، چین، ئوسترالیا، پۆڵەندایە. داتاکانی ترچیمان پێ دەڵێن سەبارەت بە زیو
بەرهەمێنەران چکە زیوی شاوشێوەی زێر بەرهەم دەهێنرێت لە کانەکان واروەها لە سروشتەوە لە خاکەوە دەردەهێنرێت لە مەکسیک 6.4 هزار تۆن بەرهەم دێت لە چین 3.4 هزار تۆنە لە پیرۆ 3.1 هزار تۆنە و لە چیلی 1.4 هزار تۆن و لە پۆڵندا 1.3 هزار تۆن بەرهەم دێت سەبارەت بە هەناردە لە ساڵی 2020 کۆی هەناردەی زیو 25 میلیار و 800 میلیۆن دلار بووە لە ساڵی 2023 بەرز بۆتەوە بۆ 30 میلیار و 300 میلیۆن دلار دەبینین لە ساڵی 2024 ڕێژەکەی بەرز بۆتەوە بۆ هەناردەی زی و بەرز بۆتەوە بۆ 34 میلیار و 900 میلیۆن دلار ئەمەش پێمانەڵێ کە خواستی جیهان بۆ زی و بەردەوام لە زیادبووندایە و داهاتوویەکی ڕوونی هەیە پشکی کیشۆرەکان لە هەناردەکردنی زیودا ئەوەی کەوتمان ئاسیا پشکی شێری بەردەکەوێت وڵاتانی ئاسیا 46.6 لە سەتی هەناردەی زیوی جیهانیان پێکێناوە ئەوروپا 33.6 لە سەد واروەها ئەمریکای باکوور 15.4 لە سەد هەناردەی جیهانیان پێکێناوە بۆ هەناردەی زی واروە ئەمریکای لاتین 2.5 لە سەدەوە ئۆقیانوسیاش 1.5 لە سەتی گیان ئەفریقا کەمترین زیوی هەناردە کردووە کە 0.4 لە سەتی هەناردەی هەموو جیهان پێک دەهێنێت ئەمە پێمانەڵێ ئاسیا بە پلەی یەک ئەوروپاش بە پلەی دوو گەورەترین هەناردەکاری زیون لە جیهاندا زیویش بە شێوازی خشڵ بە شێوازی زیوی خاو و قاڵبیش هەناردەی وڵاتان دەکرێت سەبارەت بە هەناردەکاران هۆنگ کۆنگ 4.4 میلیارد دلارە ئەو ڕێژەکەمان و ئێستا بەهاکەی دەڵێن 4.4 میلیارد دلار بە بەهای ئەوەندە زیوی هەناردە کردووە چین بە بەهای 3.8 میلیارد دلار و بەریتانیاش بە بەهای 3.6 میلیارد دلار واروە مەکسیک بە بەهای 2.6 میلیارد دلار و ئەڵمانیاش بە بەهای 2.3 میلیارد دلار گەورەترین ڕیزبەندی گەورەترین هەناردەکارانی زیویان پێکهێناوە هاوردەی زیو بۆ عێراق لە تورکیاوە 2 میلیۆن بە بەهای 2 میلیۆن و 430 هزار دلار زیو لە ساڵی 2024دا هاوردەی عێراق کراوە لە عێراقیش خواز لەسەر زیو هەیە و هەروەها زیوی تورکی و هەروەها زیوی چەند وڵاتێکی تر ئەو زیوانن کە خواستی زۆر لەسەر جایەکە لە پرسیارەکانیشم کە لە میوانەکە یەکەمەوەیە کە زیوی چ وڵاتێک خواستی زۆر لەسەرە لە هەرێمی کوردستان و لە عێراق بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی دۆخی بازاڕەوە میوانێکم لەگەڵدا دەبێت بەڵام لە شوێنی کارەکەی خۆی و کاتی بە ئێمە بەخشیوەکە قسەمان بۆ بکا لەبارەی زیوە ئەویش بەڕێز هاوکار عومەر فرۆشیاری زیوە بە جوملە ئەوەی کە لە بازاردا دەوترێەوە تا بەکۆ زیو دەفرۆشێ بە ئەو شوێنانی کە زیو فرۆشن کاک هاوکار سڵاو لێبێت تۆزێک تاخیرمان کردی لە شوێنی کارەکەت دەستمان گرتووی زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە پێمان بڵێ دۆخی بازاری زیو چۆنە خواز لەسەری هاوشێوەی ئەوەی جیهان زیادی کردووە پێشەکی بەخێرهاتنتانەکەم کەناڵە جوانەکەی کورسات سەبارەت بە پرسیارەکەت زۆر سپاس بۆ ئێوەش سەبارەت بە پرسیارەکەت بەڵێ خواستی زی و ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زیاتر ئەڕوات چونکە تایبەتمەندێکی خۆی هەیەزی و هەم لە بواری زیینە و جوانیا کە بەکار دێت و هەم لە بری با بڵێن مامەڵە ئابوووریەکانیش بەکار دێت و کوردستانیش بەشێکە لەو ئەوەی کە لەو جیهانگیری کێسەتیایەتی بەڵێ بە بەردەوامی خواست لەسەر زی و بەرەو زۆر بوون دەڕوات بەڵێ ئەو بەرزبوونەوەی لە نرخی زێر بینیمان لەم ساڵدا وای کرد کە خەڵکێک کە بن ئەو پارەی لە ماڵەوە هەیەە بیکەن بە زێر و تاڕادەیەک تموحی ئەویان هەبێت لە داهاتووە جارێکی تر بەرز بێتەوە ئەم خواستە بۆ زیویش هەبوو خەڵک بە قاڵب و یان ئەگەر هەبێت بە شێوازی لیرەی زی و کڕیویانە بۆ ئەوەی لە ماڵەوەیە دەگی بکەن بەڵێ ماوەی زیاتر لە 6 مانگە بێت ئەتوانم بڵم زیاتر لە ساڵێکیشە بێت کە نووسری بەناوبانگی کتێبی بەناوبانگی خاوەنی کتێبی بەناوبانگی زەنگین باوکی هەژار ڕۆبەرت کۆساکی کە وتەیەکی دا دەربارەی زی و کە ئەڵێ ئەگەر ئەتانەوێ ئێوە دەوڵەمەند بن پارەکانتان بکەن بە زی و ئەمە گروتینێکی زۆر زۆر گەورەی یا
با بڵێن بە تەواوی دنیا کە مامەڵەیەکی چۆنەڵێ تەحەرکاتێک یاخود گۆڕانکارێکی زۆری لە کڕین و فرۆشتنی زیوا دروست کرد هەرێمی کوردستانیش یاخود با بڵێن عێراقیش بەشێک بوو لەو وڵاتانە بەڵێ بە دڵنیایە و خەڵکێکی زۆر ڕۆیان کردە کڕینی قاڵبی زی و وەکو چۆن زیارەکە دەکردرا هەر کەسە بەپێی توانای ئەو مادەی کە خۆی هەبوو قاڵبی زیویش بەڵێ ڕێژەیەکی زۆر لە خەڵک کڕیان و بۆ خێرداناوە کە لە ئایندەیەکی ترا وەکو ئەوەترێت نرخەکەی برز بێتەوە و خێر و قازانجی تیا بکەن. ئەگەر لە بەردەستا هەبێ پێم خۆشە قاڵبی زی و پیشان بینەرام بدەیت و نرخەکەشیمان پێ بڵێ قاڵبەکان چەند دەبن ئایا 1 کیلۆیی و کەمتر هەیە هاوشێوەی زێر و نرخەکانی چۆنن هەر قاڵبێک کە پیشانی بینەرانێت ئەگەر لە بەردەستە بێت. بەداخەوە ئامادەکاریمان نەکرد بۆ زۆر داوا لێ بوون نەکردم کاتەیە قاڵبەکە بەردەست نییە بەڵام بۆ کیلۆیەک لە ئێستادا ئەمڕۆ بە 1190 دلار مامەڵی پێوەکراوە لە بازاری هەرێمی کوردستانە و ڕۆژانە ئەم نرخەش با بڵێن بەرز و نزمەکات ئەچێت بۆ 1200 دلار دێتەوە 1150 دلار 160 دلار بەپێی با بڵێن بۆرسە جیهانەکان ئەویش یاری خۆیەکات. باشە واتە قاڵب هەمان نرخی بۆرسە و بازاڕە جیهانیەکانی هەیە. بێگومان ئەوە یەکێکە لە خاڵە مهمەکان بەپێی بۆرسە سەبارەت بە ئەو زیوانەی دیکەی کە وەکو خشڵ بەکاردێن ئایا هاوشێوەی زێر حەقدەستیان لەسەرن؟ بەڵێ بەهای زیو ئەگەرمە بەراوردیکەین لەگەڵ زێڕا یعنی جیاوازێکی زۆریان هەیە ینی لە ئێستادا بۆ نمونە ئەگەر زیاتر بینەران تێی بگەن یعنی 95 کیلۆ زی و مەقابل 1 کیلۆ ئاڵتونە زیویش هەروەکو زێر بەڵێ با بڵێن حەقدەسی خۆی هەیە بەڵام وەکو ئاڵتون نییە وەکو زێر نییە بڵێن ئەوەنە مسقاڵ و ئەمەش حەقدەسەکەی بۆ شێوە زی و هەر یەک جار حساب بکرێت بۆ منە ئەمڕۆ گرامێکی زی و بەپێی وڵاتەکان ئەو خشڵانی کە دروست کراوە بەپێی وڵاتەکان فەرقەکە کەمترین لە ئێستاە بۆ هەر گرامێک لە زی و لە 3000 دەست پێ دەکات تاوەکو نزیکەی 7000 بەپێی با بڵێن جۆری دروستکردنی و جۆرەتی دروستکردنەکەی فەرقەکات لە وڵاتێک و بە وڵاتێکی تر. بەڵێ ئەو زیوانەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەن سەرچاوەکانیان کوێن لە چ وڵاتێکەوە زی و هاوردە دەکرێت؟ بەڵێ بە حکمیەوەی کە ئێمە بڵێن چەند دراوسەیەکمان هەیە لەوانە کە با بڵێن هەرێمی کوردستان یاخود عێراق پشتمان بۆیان بەستووە بە دەرەجەیەک ئێمە وڵاتی تورکیایە کە پشتمان پێی بەستووە بۆ هێنانی زی و دواتر وڵاتی سین کە ئێستا پشکی زۆر گەورەی بەرەکەوێت دواتریش با بڵێن وڵاتی تایلەند و ئێرانیش بە کەمیەتێکی کەمتر لە وڵاتانن کە ئێمە شتیان لێ داواکەین بە بەردەوامی. بەڵێ کامیان زیاتر خواستیان لەسرە لەلایەن بەکاربەرانەوە؟ بەڵێ کامیان زیاتر خواستی لەسرە لەلایەن بەکاربەرانەوە بێگومان هەر وڵاتێک جۆرە خشتێکی خۆی دروست دەکات کە تایبەتمەندێکی یاوە بە وڵاتەکەی خۆی بۆ نمونە لە تورکیا با بڵێن مستیلەی پیاوان یاخود زنجیری پیاوان تایبەتمەندێکی هەیە کە ئەوان ئەتوانن دیزایانی زۆر جیاواز و زۆر بەخێرا گۆڕانکاری تیا بکەن. وڵاتی ئێرانیش بە هەمان شێوە دیسان ئەوانش لە پیاوانە یعنی تایبەتمەندێکی زۆر جیاوازیان هەیە کە ئیشی دەستە و بەناوبانگتیانە و لە بابەتی خشتڵی ئافرەتانیشە وڵاتی سین و تایلەند بە پلەی یەکەم دێن لە ئێستاە کە ئەتوانن بڵێم هەموو دنیا سەری کردوتە سەر ئەوان و لەوانەوە ئەو خشڵانە هاورداکەن بۆ لای خۆیان. هاوشێوەی زێر لە بازاڕەکان هەرێمی کوردستان یاخود لە شارەکان کارگە هەیە بۆ دروستکردنی ئەو زیوەی کە خەڵک وەکو جوانکاری بەکارێنێت چکە ئێمە چوینەتە چەند کارگەیەک و کارگەی زێڕبوونی هەیە حەزم کرد و پرسیارە بکەم ئایا زیویش هاوشێوەی زێر کارگەی هەیە؟ بەڵێ بەداخەوە لە زیوە لێرە هیچ کارگەیەکمان نییە ئەتوانین بڵین وەرشە چەند وەشەیەکی بچووک هەیە بۆشتی بچووک دروست ئەکرێ بەڵام بۆشتی گەورە با بڵین بۆ بابەتی زۆر دروستکردن و بە کۆتۆ بیفرۆشیتەوە بە وڵاتان تا ئێستا و کارگەیە لای ئێمە دروست نەکراوە یاخود بوونی نییە چونکە ڕێژەی سەربوون لە وڵاتی ئێمەیە ناگاتە ئەو ڕێژەی سەربوونەی بۆ منە وڵاتێکی وەکو توی 90 میلیۆن هەر خەڵکەکەی خۆی وڵاتێکی مەسەرەن وەکو سین میلیۆنێک و 400 و ئەوەنە کەسی یعنی لەناو خۆیانە ئەم ڕێژەیە زۆر بە باشی سەربە بێ بەس لە وڵاتی ئێمە لەبەر کە ڕێژەی دانیشتوانمان کەمە دیارە نەگەشتێتەوە ئاسێکی ئێمە کارگە دابدەین بەڵام لە شێوەی وەرشەی بچووکە بەڵێ ئەتوانن بڵێن بەدایان وەرشەی بچووکمان هەیە کە بۆ کاری بچووک بەکاردێت. بەڵێ کاکاوکار زۆر لە گرانبوونی زێردا باز لەوە ئەکرا کە
بۆ پرۆسی هاوسەرگیری حەقە لەمە و دووە زیو بکڕیت واروها زیو بەکار ببرێ ئایا کەس هەبووە لەم ماوەدا کە زێر زۆر گران بووە هاتبێت زیوی هەڵگرتبێ لە بری زێر لە ڕاستیە من با بڵێن 21 ساڵە لەم دوکانەیە پێش گرانبوونی زێر ئەتوانم بڵێم 10 ساڵێک پێش ئێستا چەند حاڵەتێکی کەمی وامان هەبوو ئەو کاتە پەیوەندی بە گرانی زێرەوە نەبوو هەر کەسەکان خۆیان با بڵێن مارەیەکان بە قورئانێکیان بە هەدیە دانابوو هەر ئەو بوو لە بینیانە بەس ئەوە تای ئەم حاڵەتی گرانبوونی زێرە ڕوویداوە هیچ حاڵەتێک ڕووی ناوە ماڵەبووکێک بێن لە جیاتی زێر گۆڕانکاریان کردبی و بیان کردوێتیان بەزی و هیچ حاڵەتێک بوونی نیێتە ئەم دقەیە بەڕێز هاوکار عومەر فرۆشیاری زی و زۆر زۆر سپاس بۆ کاتێ بەیەمەت بەخشی لە کارمان کردی لە بابەتی زێر و زی و دەمێنینەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی زێر بازاری زەڕەنگەران لە کەرکووک لاواز بووە زێڕەنگەرێک لە کەرکووک بە عومەر غەریب پەیامنێری کورسات نیوزی وتووە لە ڕابردوودا کاتێک هاوسەرگیری دەکرا و ئافرەتێک مارە دەکرا داهاتن 20 مسقاڵاڵتونیان هەڵدەگرت بەڵام لە ئێستادا ئەو ڕێژەیە کەم بۆتەوە بۆ 5 مسقاڵ کامە کەمبوونەوەیکی زۆرە سندیکای زەڕەنگەرانی کەرکووکیش باسی لەوە کردووە زیاتر لە هۆکارێک هەیە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر بازاری زەرەنگەرانی کەرکووکە سستی بۆ بازاری شارەکەەوە دیارە بە بۆچوونی زەرەنگەرەکان داوازی بازارەکە بۆ بەرزی نرخی ئاڵتون دەگەڕێتەوە زەرەنگەرانی کەرکووک دەڵێن جوڵەیەکی کەم بە بازارەکەیانەوە دیارە هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ بەرزی نرخی ئاڵتون زۆر خەڵک هەیە مەثەڵەن ئێوێ بکڕێسە کەس نییە ینی حەز نەکا مەسەن بۆ خێزان خۆی شت نەکڕێ بەڵام کەسێرەکە گرانەوەوانەیە تر چۆن بڵێ بە شتێکی کەم تر قەنەعەت دێنن بەخواست زاوا هەبووە بکوزاوا هەبوو بای 750 کڕیوە حەڵقەیەک و گوارەیەکی کڕیوە و ئیشەکەی بڕێ خستووە و ئیتر بۆی مال تەرتیب کردووە بۆ خاصە تاسیری خەڵکی کردووە بۆ شایی کە خاستن بووک بێنن جاران 20 مسقاڵیان ئەسەن ئێستا 5 مسقاڵ دێ ئەسەنێ 4 مسقاڵە سەنێ بای 3 ملیۆن ئەسەن جاران بای 10 ملیۆن ئەسەن 50 مسقاڵی ئەسەن ئێستا ناتوانێت بسەنێ ئەوش تاسیری کردووە لەسەر خەڵک لەسەر خاستن بووک و زاوا جاران بووک و زاوا ئاهاتن ماسەنە با بڵێن 90 مسقال 20 مسقاڵیان دەگرێت ئێستاکە کەمەوە بووە بە بۆنەی بەرزبوونی نرخ جاران 20 مسقاڵی بکڕایە ئێستاکە 10 مسقاڵە با بڵێن بۆ نمونە 9 مسقاڵە بە گوێرەی ئیمکانەتی ئەو شەخصە بە بۆنەی بەرزبوونی ئاڵتونەوە خەڵک ئێستاکە ناتوانێت ئەو وەزنە قورسانە بکڕێت کەوا جاران دەیکڕی سندیکای زەرەنگەرانی کەرکووک دەڵێن نرخی ئاڵتون وابەستەیە بە دۆخە جیهانیەکەوە پێشیان وایە لە ئێستادا نرخی ئاڵتون ڕوو لە هەڵکشانی زیاترە زێر زۆر پەیوەندیەکی بەهێزیە لەگەڵ مەسەلەن هینی سیاسی جیۆسیاسی و فدرالی ئەمریکیش زەختێکی زۆر هەیە لەسەری مەسەلەن ئەوە سعری فایدە داگرێت ئەوش زۆر تاسیرەکە لە ئاڵتونی بەرەو بەرزبوون بردووە بەرزبوونەکەش وای لێ کردووە خەڵکی نەتوانێت بیکڕێت زیاد بەرز بووە جاران مسقالێکی ئاڵتون 250 هزار دینار بوو ئێستا مسقاڵی ئاڵتون تقریبان نێزگەی 700 هزار دینارە خەڵکیش بە موچە و موچە خۆرە یعنی قسمێکی کەوتەتە سەر هەرێمی کوردستانەوە ئەوانش موچەوە چەند 2 مانگ 3 مانگە موچیان لێ بڕاوە بەڕاستی تاسی لە کەرکووک کردو ئێمە بەشێکمان زۆری لەسەر هەرێمە بەشێک لەسەر عێراقا ئەگەرسی لە کەرکووک و شێوی شارەکانی تری کوردستان و عێراق نرخی ئاڵتون بەرزە بەڵام هاوکات کڕینیشی ڕووی لە کەمی کردووە بەهۆی ناجێژیری دۆخی ئابووریەوە لە عێراق دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمیش کاریگەری خۆی بەسەر بازاری کەرکووکەوە هەبووە و بەرەو سستی زیاتری بردووە عومەر غەریب کورسات نیوز کەرکووک باسیەوەتان بۆ بکەم لە سلێمانی خواست لەسەر بەرەمێنانی کارەبا لە ڕێوزەی خۆرەوە زیادی کردووە بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانی ڕاگەنراوێکی بڵاو کردوێتەوە کە ناوەڕۆکەکەی
بە هەندێک داتا بۆ ئێوە دەخەمە ڕوو. باسی لەوە کردووە کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 100% بەرەمێنانی وزەی خۆر لە شاری سلێمانی زیادی کردووە. بە جۆرێک هاوبەشانی کارەبا ئەوانەی کە سوود لە سیستمی خۆر دەبینن وزەی خۆر دەبینن بۆ بەرەمێنانی کارەبا لە با بڵین لە ساڵی تاوەکو 19/2/2025 500 کەس بوونە، بەڵام دەبینین لە ماوەی 6 مانگدا نەک 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بەڵکو لە ماوەی 6 مانگی ڕابردووە دەبینین ڕێژەکەی بۆ 2 هێندە زیاتر لە 2 هێندە بەرز بۆتەوە تا لە 510 هاوبەشەوە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بەرز بۆتەوە بۆ 1033 هاوبەش کە لە ڕێی وزەی خۆرەوە سوود لە کارەبا دەبینن. واروەها ئەوەی کە بەڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانی باسی لێوە کردووە ئەوانەی کە هاوبەشی کارەبان بە سیستمی خۆر 884 ماڵە، 116 شوێنی بازرگانیە، 6 شوێنی پیشەسازیە، واروها 22 شوێنی کشت و کاڵیە. ئەو ئامێرانی بۆ ئاودان و بۆ بابەتی کشت و کاڵی پێویستیان و پێویستی بە کارەبایە سۆلار پانێڵی بۆ دانراوە، 22 شوێنی کشت و کاڵی. ئەوانشی کە شوێنی حکومین میرین 5 جێگان. واروەها بڕی بەرهەماتوی کارەبا لە 6 مانگی ڕابردوودا لە ڕێی وزەی خۆرەوە دەبینین 23.370 مێگاوات کارەبا بوو. ئەمە پێمانەڵێ کە لە سلێمانی خواست لەسەر بەرەمێنانی کارەبا لە ڕێی وزەی خۆرەوە زیادی کردووە. ئەمە شەنگاوێکی باشە بۆ بەرەو پێشبردننی وزەی خاوێن. دەچمە بەردەڕەش بە درێژایی نزیکەی 5 مانگ جوتیاران خەریکی بەرەمێنانی بامێن. پاش پێگەیشتنی بامێ یاخودە و بەروبوومە هەناردەی بازاڕەکانی دووە کۆولێری دەکەن و ژمارەیەک جوتیاریش هەناردەی ناکەن خۆیان دای دەنن لەسەر شەقامەکان دەیفرۆشن. دڵبرین غازی پەیامنێری کورسات نیوز بە دوواداچوونی بۆ بەروبوومی بامێ کردووە و بە پێی ئاماری کشت و کاڵی بەردەڕەش کە دەستی کەوتووە ئەم ساڵ 500 دۆنم بامێدا چێندراوە و بەرهەمەکە دەگاتە 750 تۆن بامێ. ئەو بەبێ گەرمەهاوینێ لە کاری خۆ دوور نەکەتینە. بەرهەمێ بامیێ لێبە دەکەن و دوو ڕۆژان جارێکە ئەو ببی کاری ڕادبن. بێ درێژەهیە نێزیکی 5 هەیوان ئەوەیە کاری جوتیارên بەردەڕەش. بقورعان بامی طبعا ئەویش بەرهەمەشی سەرەکیە خواستەکە زۆر لەسەپە تایبەت لە کوردستانێ و تقریبا ئەمە وەکو بین وەکو فەلاح لە مانگا 2/15/22 نێزیک هەیوا 3 بامی تێنە چاندن بە تایبەت لە دەشتا چەمەی چونکە جەوەکەی وەتۆیە لە مانگا 5 ئەگەتە حاصلاتی تێتە فرۆشتن بەسە بیستانە فەلاحە دەتە بەقالە بە 2000 لە بازارش تەفرۆتنەوە 2 ڕبعەک 2.5 بگرە هەتا 3 چەندێنێتە خۆرە قورعان 2.5 3 لە 2.5 نێتە خوارێ گەلک باشە لە بۆ فەلاحە. ئاخۆ ئاوا دەبەرێ لەبێرە یا گونجایە بۆ بامیە و نوکە ئەو بە بەرهەمەی دەبەنە بازارên دووک و هەولێر و هەر دیسان لەسەر جادەیên بەردەڕەش دەفرۆشن. قورعان سەیدە چونکە بامی بەراورد بە بەرهەمەی دیکە زەحمەتە چونکە لە بۆ عەمەلا یەکەم تشتە زەحمەتە بە خورشتە و ماندی بوونە. دوام تشتیش بامیا خزمەتەوێتن معدل تبیت و عامل هەبن يعني هەکەتو لە ماڵا خۆ عامل نەبن پێوە ناستە بامیا بکەی دووش دەبی مەقسەد بیر و عامل و ئاو تشتۆ توشتی مەزبوطی بیت هەتا پێتەکرێ بامیا بکەی. بامیێتە ئەفساڵە بوو زەربوون بە قورعان هەو ساڵە لە بەهشکە ساڵیە ئاوەکێن بوو. لە 4 ساڵên borî berhemê bamiyê gelek kêmtir lê hatiye. Li gorî amarên rêveberiya çandina berdereş, bo ev sala lê dewrûberê 500 dûneman bamî hatiye çandin. سنووی قەزای بەردەش کە ساڵانە ڕێژێکی باشی لە بەرهەمی بامیان دێتە چاندن بۆ ئەم ساڵش پێشبینی دەکەین لە دەوروبەری 500 دۆنم هاتی بێ چاندن تقریبا لە دەوروبەری 750 تن بەرهەمی دەبێت بۆ ئەم ساڵ. نوکە دەخوازیە جوتیاران گرانبوونا بەهایê bamiyê ku 1 kîlo bi 2000 dînar ye û dema bamiya derve dihêtin lê avan cutiyaran gelek girantir e. Dilbirîn Gazî, Kursat News, Berdereş.
لە باسی بامێەوە دەچینە باسی خورما. عێراق دەیەوێت ببێتەوە خاکی بەرەمێنانی خورما بە جۆرێکە دەیەوێت پێشەنگی جیهان بگرێتەوە لە بەرەمێنانی خورما بۆ مەبەستەش گرێبەست لەگەڵ کۆمپانیایەکی بەریتانی کراوە. مەهدی جبوری بریکاری وەزارەتی کشتتوکاڵی عێراق باسی لەوە کردووە گرێبەستیان لەگەڵ کۆمپانیایەکی بەریتانی کردووە لە بواری تۆوی خورما بۆ بەرزکردنەوەی کوالەتی خورمای عێراق. ئەوشی خسۆتە ڕوو لە ئێستادا عێراق خاوەنی 22 ملیۆن درەختی خورمایە و ڕیزبەندی چوارەمی وڵاتانی جیهانە. مە لە کاتێکدا ساڵی 2023 ژمارەی درەختی خورما لە عێراق بۆ 13 ملیۆن دابەزیوە. بازەوەکە پلانیانەیە عێراق وەکو جاران بکەنەوە بە پێشەنگی بەرەمێنانی خورما. بەمبەستی گەڕانەوەی پێگەی عێراق وەک گەورەترین بەرهەمهێن و هەناردەکاری خورما لە جیهاندا، وەزارەتی کشتتوکاڵ پلانێکی بۆ زیادکردنی بەرهەمی خورما هەیە. وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕایگەیاندووە لەگەڵ کۆمپانیایەکی بەڕێتانی تایبەتمەند ڕێکەوتنی کردووە بۆ دابینکردنی نەمامی خورما بە تەکنیکی نوێ و بە نرخی پاڵپشتی کراویش بە جوتیاران دەفرۆشرێن. مەهدی سەهرجبوری بریکاری ئیداری وەزارەتی کشتتوکاڵی عێراق دەڵێت پلانەکە لە ماوەی ئەم ساڵدا جێبەجێکرێت و ئامانجیان ئەوەیە با خێرایی ئەو کەرتە و بەرهەمی خورما ببژێننەوە. ئەوەش بۆ پشتیوانیکردنی جوتیارانە کە بەرهەمە کشتتوکاڵەکانیان زیاتر بکەن. بەپێی ئامارەکانیش لە ئێستادا 22 ملیۆن دار خورما لە عێراقەیە و لە پلەی چوارەمی وڵاتانی جیهاندایە لە بەرهەمهێنانی خورما، لە کاتێکدا ساڵانێک عێراق یەکەم وڵاتی بەرهەمهێن و هەناردەکاری خورما بوو لە سەراستی جیهان و بە وڵاتی 30 ملیۆن دار خورما ناودەهێنرا. لە دوای ساڵی 2023 و با کاریگەری ڕووداوە جیاوازەکان بەرهەمی خورما لە عێراق ڕوبەڕووی کێشەبەوە. بە شێوەیەک بەپێی داتا حکومیەکان لە ڕابردوودا بەرهەمی خورما لە عێراق زیاتر لە 100 قەبارەی بەرهەمی جیهانی بوو، بەڵام ئێستا لە 105 تێناپەڕێنێت. بەپێی ئامارە ڕسمیەکانیش بۆ ساڵی 2023 ژماری دەرخورماکانی عێراق زیاتر لە 20 ملیۆن بوو کە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو ژمارەیان نزیکەی 32 ملیۆن دار خورما دەبوو. خورمای عێراق نزیکەی 625 جۆری هەیە کە بەسەر دوو بەشدا دابەش دەبن: وشک و نیمچە وشک و بازرگانی. هەر جۆرەشی ناوی تایبەت بەخۆی هەیە. گرنگترین هەواڵ ئابوووریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.